بابەتی کردنەوەی پێشەنگا بێگومان ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە بازرگانان بە کڕیارانی بناسێنێ لەگەڵ خالید حاجی عەلی ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی لەسەر کردنەوەی پێشەنگاکەوە ڕۆڵی لە بازاری سلێمانیە گفتم کاکای سڵاو لێ بێ خولی یەکەمی پێشەنگایە بارودۆخەکە چۆن بوو ئەمڕۆ لە ئاست چاوەڕوانەکانی ئێوەیە بوو. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ خزمەتکردنی ئەو پیشانگایە ئەگەر ئێوە بوون هەر کەناڵێک بێت دەستخۆشتان لەکەین. ئێمە لە سلێمانی بە خۆشحاڵیوە ئیمڕۆ بینیمان ئەو وەبەرێنانەی لە سلێمانی ئەکرێت بە چاوی سلێمانی خۆمان ئاستی سلێمانی ئەبینین یەکەم بێ لە هەموو عێراق. ئەوەیش ژمارەی سەردانکەریان لێکم ڕۆژە باش بوو تقریبا لەسەر و 120 کۆمپانیا بەشداری کردبوو. ئەو کۆمپانیانەی کە بەشداریان کردو ئەو کۆمپانیانی کە خاوەنی سلێمانین و لە سلێمانی ئاستیان لە هەموو عێراق کوالێتی بەرزترە. ئەم 120 کۆمپانیای کە بەشدار بوون هەمووی هی ناوخۆی سلێمانیا لە دەرەوە این هەمووی هین عێراق بوو. هەمووی هەندێک براندمان هەیە وکالەتەکەی لێرەیە و ئیش لێراکەن، ینی دڵخۆشکەرە ئەوەی کە لە هەیە لە سلێمانی. سپاس بەخوای گەورە. باسی کۆمپانیەکانی سلێمانی کرد ئاستیان چۆنە لەسەر ئاستی عێراق. ئەوەی کە پشگیری ئەکرین ئێمە لێرەوە ینی زۆر دەستخۆشی لە برای بەڕێزمانەکەین جێگیری سەرۆکی حکوومەت بەڕاست کا قوبات تاڵەبانی بەڕاستی پشگیری خاوەن کارگەکان و پیشەسازی و هاوکاری هەموو لایەکی کردووە. هەندێک شتڕۆ ئەدار بڵێ وڵا شتڕوو نادا، بەڵام بەعام لە هەموو عێراق هەستەکەی سلێمانی باش شوێنە. باش ئەو کۆمپانیانی کە بەشدارن لە چ سێکتەرەکان بە دیاریکراوی ینیگە خەڵک بچێ سەردام بکە کۆمپانیای چی ئەبینێ لێ؟ ئەو وەبەرێنانی ئەو پێشانگایە تقریبان خۆیەگرێ لە تقریبان زۆربەی وەبەرێنانەکانی هەموو عێراق و کوردستانیش بەشداریان کردو لە باری وەبەرهێنان بیناسازی تایە. ئەوی هەر وەبەرێنانێک مەثەن لە هەموو مەجالێکی وەبەرێنان ئیشی تایە لە مەجای بیناسازیە، کەرەستی بیناسازی کوشیمەتۆ باڵەکانی ترکە لەوێن. بۆچی کۆمپانیای بیانی تایە بەشدار نیە؟ ئەمە جێی دڵخۆشکەرە وەبەرێنانێک لە هەرێمی کوردستان بکرێ وەبەرێنانەکەی خەڵکی شارەکە خۆی بێت. بەڵام خۆ زۆر قسەکان لەسەر ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنی بیانی و کۆمپانیای بیانێک کە بێن لە ناو کوردستانە وەبەرهێناکرد. بەڵام ئەو پێشەنگایش بەوەی کە کۆمپانیای ناوخۆی تیا بەشدارەمانەیەوە نییە بازاری عێراق کوردستان هەمووی کۆمپانیای ناوخۆی. ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان و لە عێراق و بەتایبەت لە سلێمانیش کۆمپانیامان هەیە بیانی و لە هەرێمی کوردستان کارەکە. بەڵام ئیمڕۆ جێی دڵخۆشکەرە خەڵکی شارەکە ئاستی بەرزۆ بووە. هەموو کۆمپانیەکانی سلێمانی من بە چاوی خۆمەی بینم وەک براندێکن لە عێراقا، ینی بە شانازی و ڕات هەر وڵاتێک یا هەر شوێنێکەڵێ من ئەو ئیشانەم کردو لە سلێمانی. باش لە کردنەوەی پێشەنگاکەمە سەرنجما وەزیرم نەبینی، لەستەر ئاستی باڵا بەشداریم نەبینی، بەڵام پێشەنگاکانی تر تەنانەت لە هەولێر لە شوێنی ترکاکرێتەوە لەسەر ئاستی باڵا بەشدارن. داوت نەکراون بەلایەنەوە گرنگ نییە. ئیمڕۆ کۆبوونەوەیەکی زۆر گرنگ بوو لە هەولێر، کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانیشە بوو لە سلێمانی. ستافی ئیدارەی سلێمانی لە کۆبوونەوەیە بوون. برای بەڕێزمان وێنەری کاقوبات لە سەردەسی ئەو پێشانگایە کە کراوە مامەساعاتە. بەڵام زۆر جار گلەیەکێک کە بەرپرسان بەشدار نابن لەم پێشەنگایانە. کاریگەری هەیە بەرپرسان لەسەر ئاستی بەدڵنیایی و ئەگەر کاریگەرێکی چییە بێت بەشدار هەبێت کابرا کەسێک هاتووە لە هەرێمی کوردستان یان لە سلێمانی وەبەرێنانەکە پێی خۆشە ئەو کەسەی کە بەرپرسە سەردانی شوێنەکەی بکە ئیشەکەی ببینێت وەک معنەویەن دڵی وەبەرهێنان خۆشەکە ئەوشتا. زۆر جارە و کۆمپانیانی بەشدارم لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشتر قسەم لەگەڵ کردوون گلەیان هێڵە ئیسفادەیەکی وا لە پێشەنگاکە ناکەی. ئەم ساڵ جیاوازیەکی هەیە کە بە دڵی شکاوە نەڕۆنەوە. طبعا لە ئاستی عێراق هاتووە ببینی سلێمانی، بەڵام بە گۆرەی شارەکانی تر هەر سلێمانی زۆر باشە. بەڵام ئەو پلانەی کە بۆی دانراوە ئینشاڵڵا لە داهاتووە بەو ڕقەمانەی کە خۆمانەمانەوێت سلێمانی پێش بخەین ئینشاڵڵا پێشەکەوێت. چەند ڕۆژ بەشداوامە بێت؟ سەوڕەکەن چەند کەسیش سەردام بکە پێشبینیوەتان کرد؟ وڵا 120 کۆمپانیا بەشداری کردووە.
یعنی تهدید نازانم بەشداری باشی چاوەڕێکەکەن چەند هزار کەس سەردانی پێشنگا بە تهدید نازانم بەڵام ئینشاڵڵا شتێکی باشە بێت. باش ئەو کۆمپانیای هەر لەم پێشنگایە بوون لە سلێمانی شاهەن ماوەیەکە کێشیان لەگەڵ بازارە هەیە ئەڵێن بازار خۆش نییە بازار باش نییە دووش لەگەڵ ناوەڕاست و باشوور بەشێکیان کێشیان هەیە لە نردنی بەرهەمەکانیانە ئەمانە چارەسەر بوون. ئەوەی کە بڵێ وڵا بازار کێشەی هەیە بەڵێ بالفعل بازار کێشەی هەیە کێشەی سلێمانی نییە کێشەی هەرێمی کوردستانیە کێشەی هەموو عێراقە بازار نییە وەکو ژووری بازیانی پیشەسازی سلێمانی ئێمە هەر هەوڵێک بتوانین بیدەین و بۆ خزمەتکردن ئەیدین بەڵام ئستاد لەبیرت نەچێت جاری وایە وڵاتە گەورەکانی دنیا تووشی ئەم قەیرانە بن ینی گەورە قەیرانە ناڵین لە قەیرانین بەڵام زروفێکی ناخۆشی سیاسی و وەزعێکی خراپاتە سەر هەرێمی کوردستان و کێشەی سیاسی بین عێراق و بین هەرێمی کوردستان ئەوانە هەمووی کێشەیە بەڵام بۆ و بەرهەمانەی کە ئەڵی لە هەرێمی کوردستانەوە کە ناڕۆ بۆ بەستم بۆ وەڵامیەوان بیتەوە ئاویش وەڵامتە دەمەوە بەسەر چاو ئەو کۆمپانیانەی کە بەڕاستی کۆمپانیان و لە هەرێمی کوردستان ناوی خۆیانیان تەجیل کردووە معاملەکەی کە بگاتە بەغا کەشفێکی بۆکە دوایەوە کێشەی نامێنێ ئێستا ئێمە ئاگامان لێتی زۆربەی خاوەن کارگەکان کە لە پیشەسازی تۆمار کراوە کێشەیان نییە هەندێک کێشەی بچووکمانەیە کارگە بچووکەکان ئینشاڵڵا بە زووترین کات هەوڵەدەین تۆمارکردە ڕۆتینیات بازرگانی گوێی لێمان بێ خاوەن کارگەی گوێی لێمان بێ تۆ چی پێڵێ ئاسانە دوای بکەوێت و مۆڵە دۆربگرێ و ئێمە علی کێشەکەی بکە ئێمە کاکبیلال ئێمە لە کوردستانە شتەکان نییە ئاسان بۆمان کراوە بەڕاستی ینی تۆ ڕۆیت هەموو دایرێک ئاسانکاریەک هەیە هەموو هاوڵاتیەکی کوردی ئەوە ئەزانێ ئیشی دایرەکانی عێراق بە جوانی ناچێتە ڕێوە ینی عرقەلەی تیاکەوێ ڕۆتینیاتی تیاکەوێ حتا تەنانەت ئەگەر پارێش نەدەی ئیشەکان ناچێتە ڕێوە لە چاوی هەرێمی کوردستان نەخێر کێشەی تایە بەڵام تۆ بەراودیکەی بە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر تۆ کاسبکار بیت هەموو کاسبکارێک تووشی کێشا بێ ڕۆژانە ئەویش یەکێ لە کێشەکانە کە ئێمە ئەیبینین قورسە بۆ ئێمە بەڵام لای ئەوان خاوەنی کارگەکانی ئەوانی شەمان کێشەیانەیە. باش ئەمە بابەتی پیشەسازیەکە ئێستا من هەنێ داتا و ئامارم بینی مامەڵەی بازرگانیا خۆت هێنانی کاڵاو شمەک لە دەربازەکانی هەرێمی کوردستان کەمی کردووە لە برایم خەلیلەوە بیگرە هەتاکو و پەروێزخان و کارەکە چییە ئەمە کێشەمان بۆ دروستەکات خۆی بەداخێکی زۆرەوە ئێمە حەزەکەین بازار هەموو مەجالەکان ئیشی خۆیان بکەن و کار و کەسابەتی خۆیان بکەن بەڵام لە دوان زەمانەکەیە ئەو کێشانەی تایەکەوێت جاری وایە چەند ساڵێکە بێت زروفی سیاسی وا لە کار و کەسابەتەکە ئێمە لەبەرەوە زروفی سیاسی ئەوەنە تەحەکوم بە بازاری عێراقیەکە و بازاری هەرێمی کوردستانەکە لەو مەجالانەیە دواکەوتن تایەکە بێت تەنانەت تۆ خاوەن پرۆژەیەکی ئەتەوێت مەسەن بۆ داهاتوو پلان دابنەی پلاندانی لەسەر هەرێمی کوردستان عیبی نییە بەڵام پلانەکە تۆ لەسەر هەموو عێراقدایانێ سەرەکەی توژی هەندێک کێشەتێتە پێشت توش کێشەتەکە. ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی نوێنەرایەتی هەزاران بازرگان و خاوەنکارێکە لەم شارەیە. بەڵێ بای ئەوەنە لە حکوومەتەوە گوێتان لێ گیرێکی کێشە و معانات و گرفتی ئەوان باسەکەن بۆیان تا ڕادەیەک بەڵام پێویستە زیاتر گوێمان لێ بگیرێت لەبەرەوە ئێمە لە ناو خەڵکین کێشەکان ڕاستەخۆ دێت بۆ ئێمە ئەزانین ئەتوانین چارەسەری هەندێک کێشە بکەین هەندێکیشی کە دەسڵاتی ئەوانیشیتیانی ئەوە ئینشاڵڵا بەکات چارەسەرە بێت. باسی پێشنگاکەی سلێمانەکەم کەم ڕۆ کرایەوە 4 ڕۆژ بەردەوامە بێت. بەڵێ ئەو بەرهەمانی تایە خراونەتە ڕوو و کارگانی بەشدارن و کۆمپانیانی تیا بەشدارن کوالەتی بەرهەمەکانیان ئەوەندە باش ئێمە بتوانین بەراوردێکین بە کاڵاو بەرهەمی دەرەوە. من ئەڵێم ئەو بەرهەمەی لە هەرێمی کوردستان و لە عێراقیش دروستەکرێت بە تایبەت لە هەرێمی کوردستان وەک براندی لێ هاتووە کاڵەی لە کوردستانە یان لە سلێمانیە براندێکە بۆ خۆی بەڵێ بە دڵنیاییوە من لێرەوە بۆ هەموو هاوڵاتێکی کوردی خۆشەویستی خۆم ڕاگەێنم بەرهەمی ناوخۆیی زۆر زۆر پێشکەوتوترە تا بەرهەمی دەرەکی. هیچ بەرهەمێکمانەیە هەناردەی دەرەوە بکرێ؟ بەڵێ بەس لەو تەماحەیە نییە ینی لەو تمۆحە نییە کە هەندێک بەرهەممان هەیە ڕاتە دەرەوە بەڵام ساڵ بە ساڵ زیاکە ئەو بەرهەمانە ساڵ بە ساڵ ناوخۆی خۆمان پیشەسازی زیا ئەبێت بەڵام ئەبێت گوێمان لێ بگیرێت ئەبێت خزمەتی پیشەسازی بازرگان بکەین بە زیایی و زیاتریش. کا خالید کێ سەردانیم پێشەنگایە بکە یان ئێستا خەڵکێک سەیرێمە بکە بۆ هەموو کەسێک ئاسایە سەردانی پێشەنگایی
بۆ هەموو کەسێک ئاساییە بەڵام کەسێک ئەگەر بی ئەوێت مەثەن لە مەجای وەبەرهێنانە سەردانی بکە زیاتر بیرۆکەیەک وەرەگرێت ئەم وەبەرهێنانە لە چۆن کاریان کردووە چۆن خۆیانیان پێشخستووە فکرەیەکە تۆ ئیمڕۆ خەڵکێک وایە ئاڕات مەثەن شتێکە خوێنێتەوە یا دراستتی شتێکەکە با فکرەیەکی پێبێ تۆ ئیمڕۆ لە پێشانگای سلێمانی ئەتوانی بڕۆی چەندها فکرە وەربگریت خەڵک زام لەکوێ وەگەی یەکوێ ئەو کارگانەی کە چۆنێتی ئیش ئەەکەن و چۆنێتی دروستەکەن هەندێ بەرهەممان هەیە یعنی بۆ ناوخۆی کوردستان و بۆ عێراق زیاتر سەرفەوێت تا کوردستان ئەوە هەمووی دەستۆشیە بەڕاستی نەیبینم. خالید حاجی عەلی ئەندامی ئەنجومەنی ژووری بازرگانی پیشەسازی سلێمانی سوپاس کرد. زۆر سوپاس بۆ بەڕێستان.